سڵاو ڕێز و خۆشەویستیم هاوڕێیانی زۆر خۆشەویستم بەخێر بێن بە ڤیدیۆیەکی نوێ ئەوڕۆ پلەیستەیشن پڵەسی نوێ لە تەواوی جیهان دەتوانین بڵێن بەردەستە لە زۆربەی ئەکاونتە عەرەبیەکان و هەندێک ئەکاونتی ئاسیایی بەردەست بوو پێشتر نزیکەی چەند هەفتەیەکە بەڵام ئەوڕۆ بە فەرمی لەسەر ئەکاونتی ئەمریکی بەردەستە ئەوڕۆ تەواو سەیری دەکەین سەیری یارییەکان دەکەین چۆن سەبسکرایب دەکەن نرخی مانگانەی چۆندە ساڵانە چۆنە ئەگە پلەیستەیشن پڵەست هەیە چۆن ئەپگرێدی دەکەین هەمووتان لە بۆ شی دەکەمەوە ناوی یارییەکانتان پێ دەڵێم بۆ یاری کلاسیکەکانی پلەیستەیشن 1 پلەیستەیشن 2 پلەیستەیشن 3 و پلەیستەیشن 4 تەنانەت یاری پلەیستەیشن 5شی تێدایە با بێکەوە سەیری بکەین پێشە بچمە ناو ڤیدیۆکەش دەمەوێت ئاگاداری ئەوەتان بکەمەوە چەناڵێکی خۆشەویست هەیە مامۆستایەکی خۆشەویست مامۆستا هەمزە وانەی بایۆلۆجی دەڵێتەوە چەناڵێکی زۆر جوانی هەیە تایبەتە بە وانەوتنەوەی پۆلی سەفی 6 یاخود سەفی 12 ئامادەیی بەو کەسانەی کە دەخوێنن زۆر سوودی لێبەردەگرن لە زیاتی ئەوەی تۆ تۆنێ پارێ بە مامۆستای تایبەت بدەیت ئەو مامۆستای خۆشەویستە بە ڤیدیۆیەکی زۆر جوان کواڵیتێکی بەرز زۆر بە جوانی تەواوی وانەکەتان بۆ شەرح دەکا ئەگەر سەفی 6 ژنی سەفی 5 4 هەر پۆلێکی تکا دەکەم بڕۆن سەبسکرایبی بکەن سەیری ڤیدیۆیەکانی بکەن پشتگیری لێ بکەن ئۆکێ هاوڕێیانی خۆشەویستم سەرەتا با سەیریش تەواو یاریەکان بکەین بزانین چەند یاری تێدایە یاریەکانی پلەی 1 چییە ئی پلەی 2 چییە PSP چییە پلەیستەیشن 3 کامانن پلەی 4 کامانن پلەی 5 کامانن اینجا لە کۆتایی ڤیدیۆیەکەش هەندێک لە یاریەکان تاقی دەکەینەوە بزانین کواڵیتیان چۆنە سەرەتا ئەگە پلەیستەیشن پڵەسی هەڵدەبژێری سێ جۆرمان هەیە پلەیستەیشن پڵەس ئەسێنشڵمان هەیە کە تەنیا دو یاری یاخود دو یاریان سێ یاری مانگانە پێدەدا وەکو پلەیستەیشن پڵەسی ئاسایی یاریەکان ئەگە پلەی 5 تەبی سێ یاریەکە پلەی 2 تەبی دو یاریان دەگزار سێ یاری دەزار 4 یاری ئاسەب مانگە هەندێک مانگی 7 یاری دەدەن هەندێک مانچێت دو یاریان سێ یاریە ئەو پڵەسی ئاسایی ئێکسترامان هەیە ئێکسترا تەنیا یاریەکانی پلەی 4 و پلەی 5 پلەی 3 لەگەڵ نییە پلەی 2 لەگەڵ نییە پلەی 1شی لەگەڵ نییە PSP لەگەڵ تەنیا پلەی 4 و پلەی 5 کە نزیکەی 350 یاریەکە دەداتێ پریمیەمەکە لە هەمووی گرانترە هەموو دەداتێ هەم یاریەکانی پلەی 1 و پلەی 2 پلەی 3 پلەی 4 وەروەها PSP شت دەداتێ لەگەڵ شتێک شەشی نوێ بە ناوی گەیم ترایل کەوا واد دەکات لە ڕێگەیەوە هەندێک یاری پێشەوەی بیان کڕی تاقییان کەین بۆ نمونە سایبەرپانک مەسەر من لەسەر پلەیستەیشن نیمەم بتوانم 5 ساعت یاریەکە تاقیکەمەوە ئەگە پلەیستەیشن پڵەس پریمیەمم هەبی دەربارەی نرخ ئەوەنە پلەیستەیشن پڵەس گەیم ترایلەکەیە دەربارەی نرخ پلەیستەیشن پڵەس پریمیەم لە هەرمی گرانترە ساڵانە 120 دلارە ماتە مانگانە 10 دلار ڕادەوەسی لەسەر ئەگەر مانگانە بیکڕی نزیکەی 18 دلارە کە گرانە بەڵام ئەگە ساڵانە بیکڕی زۆر باشە 120 دلار مانجی 10 دلار 750 یاری خراپ نییە ئەکسترا مانگانە 15 دلار 16 دلار چی و بابەتیان بەڵام ساڵانە 100 دلارە کە مانجی دەکات 8 دلار کە ئەوەش پێم وایە خراپ نییە 8 دلار لە گەیمپاسی ئاسایی هەرزانترە ئەگە ساڵانە بیکڕی 350 یاری دەدات ئێستا یاریەکاندان دەبینین پلەیستەیشن پڵەسی ئاساییش ئەوە هەر نرخی تەبیعی خۆیتی مانگانە 10 دلار یاخود ساڵانە 6 دلار کە مانجی دەکات 5 دلار تەنیا 3 یاری وەردەگرێت ئۆکێ بەین تەماشایەکی یاریەکان بکەین سەرەتا ئەوەی کە زۆربەتان هەستان لێ باسی بکەین ئەکسترا وەروە پریمیەمەکەیە سەرەتا بزانین چی تێدایە ئەوە گەیمز ئەوە سەرجەم ئەو یاریانەیە لە پریمیەمەکەی بەردەستە کە ژمارەیان دەبی زیاتر بێت لە 700 یاری وەکو دەبینین ئەو یاریەکانە یاری زۆر باش تێدایە یاری خراپی تێدایە یاری مامناوەندی تێدایە هەموو شتێک تێدایە ئاساس کریت ڤالهاڵا تێدایە چێکە لە یاریە باشەکان باتڵفیلدی تێدایە ئارکەمەکانی تێدایە باتمانەکان بیان تو سۆڵز بایۆشاکەکانی تێدایە بڵەدبۆرنی تێدایە چیتکەمان هەیە ئەو یاریانە شتیدا بەڵام شتە گەورەکانتان پێم چایلد ئۆف لایت یاریی خۆشە کراشی تێدایە کنترۆلی تێدایە کرایسس ریماستەر بەش یەکەمی تێدایە حەزم نەکرد بەشەکانی تێدایە دارکسایدەرسی تێدایە دەیز گۆن دێسراندینگ هەردوو ڤێرژن دایرەکتەر کەتەکەشی تێدایە دیمن سۆڵز ڕیمەیکی تێدایە کە یاریشی ناوازەیەوە گە پلەیستەیشن 5 تێ دیترۆیت بکەم هیومن دارکسایدەر 3 برەیڤ ئەوە سەرجەم یاریەکان هاوڕێنی خۆشەوی سەرجەم فاڵاوتەکان گادۆڤارەکان هەر هەمووی تقریبان گادۆڤار 3 ینی گادۆڤار PSP-کان لادایە پێم سەیرە لایاندایە کاتی خۆی لە پلەیستەیشن ناوی بەردەست بوو بەڵام ئێستا لایاندایە لە بەرچ نازانم گادۆڤار 1 تێدایە گادۆڤار 2 تێدایە گادۆڤار 3 تێدایە ئەسێنشنی تێدایە و گادۆڤار 2010 هەموو گادۆڤارەکان لە پریمیەم بەردەستن بەڵام گادۆڤارەکانی پلەی 3 تەنیا دەتوانانی ستریم بکەین واتە گادۆڤار 2 دەگرتەوە کە ریماستەر کریا لە بۆ پلەی 3 ئەوانە ستریمن تەنیا گادۆڤاری ریماستەر 3 ریماستەر دەتوانین داوڵام بکەین لەگەڵ گادۆڤار 2010 بێگومان ئۆکەی هێوی فایر تێدایەکی خۆشە هۆڵۆ نایتێکێکە لە یاریە خۆشەکان تێدایە زۆری تێدایە ئینجاستس سێکستان
ئەوانە هەمووی هەر یاریەن ئەوڵ یە فۆرتن داڵۆنم کردی لە زەکات خۆس ئایپاد زۆر نەکرد ئەو یاریش تێدا یاریەکانی لێگۆ ستار وۆرزی تێدا بەڵام کۆنەکان نەک نوێیەکە لە نایتمێر بەشی یەکەم هەر سێ یاری مافیای تێدایە ئەوە ریمیکەکان ئەوە ریماستەرنەوەوانە بەڵام ئەوە ریمیکە کەشتەچی باشە دایان نایە لێرە بۆ کەسانی کە نیان کردیان و یاریەکانی سپایدەرمانی تێدایە بێگومان هەموو یاریەکانی سپایدەرمان ئەنی سپایدەرمان ریماستەری تێدایە لەگەڵ سپایدەرمانی ئاساس سپایدەرمان ریماستەرەکە لە بۆ پلەیستەیشن 5 بێگومان ئەوانەش پلەی چارن و سپایدەرمان مایلز مۆرالزی تێدایە ئەگەر نێتان کردی ئەگەر ئەو کۆنزالە بەکاردێنی مێترۆیەکانی تێدایە مۆرتال کۆمبات چی دیکەمان هەیە یاری گەورە ئۆکێ نینجا گایدن زۆر ڕاقین مامەزانە زۆری حەزدەیە تێدایە نیۆی تێدایە ئۆدوڵدی تێدایە ئاوروڵدی تێدایە وەکوتم یاری زۆر باشی تێدایە مانگانە بە $10 بەڕاستی ئەگەر تازە دێنا دنیا گەیمی مانجێ $10 750 یاریت پێ بدە لەسەر هەموو کۆنسۆڵەکانی پلەیستەیشنی شتی خراپ نییە گۆسۆ سوشیمای تێدا دایرەکتەرکەت من گۆسۆ سوشیما دایرەکتەرکەتم نییە گۆسوشیمامێ بەم دایرەکتەکەم نییە بۆی ئەو لەم زۆر باش بوو پارەی باش لە بۆ گەڕانەوە توانم یەکجای لێرە بیکەم ڕێجی تێدایە ڕێدەدی تێدایە هەر سێ ڕێدێت چکە لۆ سێ ڕێدەدە ڕێدەد 1 و 2 لەگەڵ DLC بەشی یەکەم کاتەوانیش تێدایە بەڵام ئەوە ستریمە ئەوە داوڵۆندا Resident Evil 4 باشە چی زۆرش Resident Evil تێدایە کۆد ڤێڕانەکەش تێدایە ئەوانە هەم Resident Evilن Resistance تێدایە یەکێکە لە یاریە خۆشەکانی پلەیسەی چیکەمان هەیە Saints Row-یەکان یاری باش تێدایە ئەنی باوەڕ ناکەم بێ یاری بی ئەگەر ئەو زاریت هەبێ تۆزێک نرخی گرانترە بەڵام ئەگە ساڵانە بیکڕی وەکوتم $10 زۆر معقولە ئەگە گەیمەری بەردەوامی مەسەلەن سایفن فلتەری تێدایە مانۆڤ مەدان و ئەوە لتل هۆپ و مانۆڤ مەدان ئەلدەر سکرۆڵسی تێدایە دە کڕووی تێدایە The Last of Us ریماستەری تێدایە وەروە The Last of Us Left Behind تێدایە هەردوو DLC-ەکە یاری بەشی یەکەم Last of Us 2 تێدا نییە پێم وابی لەبەرەوەی یاریەکە 2020 ئەوتە بڵاینە پێم وانییە 2020 هەرچەندە گۆسۆ سوشیمای تێدایە بەڵام Last of Us 2 تێدا نییە پێم سەیرە تۆم کلاسی The Division 2 یەکی تێدایە دووەکەی بزانم تێدا نییە ئەنچارتەکانی تێدایە ئەنتڵ دۆن ڤامپیر یاخود ڤامپایر بەڵام شێوە ڤامپیر دەنووسرێ واچدۆگی تێدایە Ubisoft Plus-شی تێدایە نزیکەی 23 یاری Ubisoft Plus باش ژمارنەکی بکەم زانم پریمیەمەکان زیاتر لە 700 یاری 1 2 3 4 5 6 7 9 10 11 12 147 ریزە ئۆکەی 147 ریز 147 جارانی 1 2 3 4 5 بکەین 735 یاری تێدایە کە شتێکی باشە 735 یاری لە پریمیەمی یاریەکانیش وتم یاری زۆر نایابی تێدا یاری مامناوەی تێدا و یاری خراپیش تێدا ئەوەش لێرە بۆ شێوازە باش بەشیان کردیا فیچەرەکانن ئەو یاریە گرنگ و گەورەکانی تێدایە مەسەلەن ئەو یارانی کە خۆ ڕێکلامی لە بۆ دەکات پلەیستەیشن ئەو یاری گەورەکانە ینی فیچر یعنی چۆن دەڵێ دەیخاتە پێشچاوت یاری ئاکشنەکانی تێدایە ئەکشنەکانی جیا کردیتەوە سپۆرتەکان یاریە وەرزشیەکان ئەوانە یاری وەرزشی و چێبەرچێن لەگەڵ یاری سەرچێشیەکان ئەدڤێنچەر کە یاری سەرچێشی یەکجار زۆرە پێگومان بە شێوەی ژانڕەش جیا کردیتەوە شوتەر درایڤن RPG و پەزڵ استراتیژی فامیلی کیدز فایتینگ سیمولیشن مەست پڵەی ئەو یارانی کە پێویستە بیانکەی پلەیستەیشن پێ دەڵێ ئەوە یاری گەورەکان کە پێویستە ئەنجامیان بدەیت بۆ هەروە کلاسی چی تێدایە یاریەکانی PS1 PS2 PSP بە شێوەی کلاسیک جیا کردیتەوە ئەو یاریەکانی پلەیستەیشن 1 و پلەیستەیشن P و پلەیستەیشن 2 کە بە شێوەیەکی سەیر سۆنی کریتە پلەیستەیشن کلاسیک مثلا 1 2 3 4 5 6 فی 5 جارانی زۆر خراپم دەکا سی 1 2 3 33 یاری کلاسیش تێدایە Resident Evil تێدایە سایفن فلتەری تێدایە تیکن 2 تێدایە تۆی ستۆری سایرن یا هەموو یاریەکانی جاکی تێدایە جاکن داکستەر کە ئۆکێ بەڵام دەکرێت باشتر بکرێت ئینشاڵڵا لەبات و یاری دیکە زیاد دەکەن چکە پلەیستەیشن 1 و پلەیستەیشن 2 خاصن پلەیستەیشن 2 یعنی معقول نییە پلەیستەیشن 2 کەمترین یاریانە بۆ پلەیستەیشن 2 دانایە پلەیستەیشن 2 4000 یاری زیاتری هەیە یاریەکانی زۆر نایابن ئۆکێ ئێستا هەندێک تاقی دەکەینەوە بەشە کۆلێکشنێکی دیکەمان هەیە یاری ریماستەرەکان ئەوە هەر یاری عامەکان بەڵام بە شێوەی زیاد جیان کردیتەوە کۆلێکشن ئەوە یاریان هەموو ریماستەر کراینە توانین داڵۆندیان بکەی PS3 ژماردم نزیکەی 330 340 یاری PSP شتێدا بۆ منە God of War 1 و 2
دەتوانی بە شێوەی ستریم یاریەکەی بکەی سنگالڤار ئەسنشن دەتوانی بە شێوەی ستریم یاریەکەی بکەی ئەگە پلێ پلێ پێ دەتوانێت یاریانە بە خۆت بکەی بەڵام بە شێوەی ستریم دەبی ئینتەرنێتێکی تۆزێک باش دەبی یاخود بە کێبڵ لێت دابی پلەیستێش یاری زۆر باشی پلەیستێکێتە یعنی باشترین یاریەکانی پلەیستیان هەڵبژاردی هەرچەندە هەموو یاریشی پلەیستێکێدانە کوتم بەڵام یاری باشەکانیان تقریبا هەڵبژاردی و دایان نایە یوبیسۆفت ئۆکێ چەندین یاری یوبیسۆفتشی تێدایە مەسەن وەکوتم یوبیسۆفت پلس دێتە سە پلەیستێشن پلسی ئەو یوبیسۆفت پلس بە جێر بەردەستە وە خۆنزاری یوبیسۆفت پلس زیاتر لە 100 یاری لە خۆ دەگری بەڵام لە بە پلسی نزیکەی بزانین چەند یاریان دانا 1 2 3 4 5 6 7 8 9 10 13 14 15 16 17 18 19 20 20 یاری 20 21 22 تقریبا 22 یاری چەندانەیە ونیە 5 في 5 20 21 22 22 یاری یوبیسۆفت پلسمانەیە بەڵام ئەوی میمە ئەساسنکرید باڵی تێدایە ئەگەر نەتکردیم خزمزارە بەکاردنی تکا دەکەم تاقیکردنەوە فارکرای سی تێدایە یاری زۆر خۆشە فارکرای چاری دو یاری فارکرای زۆر باشان تێدای وەروەها DLC فارکرای سیان تێدا بە ناوی بلاد دراگن کلاسیک ئەدیشن کە پێویستە تاقیکەوە ئەگەر یاریەکەت نەکردێت داوڵنیش دەبی کێشت نییە ئۆکێ بێنە فتەکان گەیم ترایلمان هەیە ئەگە پریمیەمەکەی بەکاردێنی بەڵام تەنیا لە پریمیەم بەردەستە وەکوتم ئەو یاریانە دەتوانانی بە شێوێکی کاتی تاقییان کێەوە چەند ساعتێک چیت کەمایە ئەگەر ئەکسترای بەکاربیینی ئەکسترایەکە تەنیا ئەو یاریانە لە خۆ دەگریتن وەکوتم پلەیسار و پلەی پێنج بەڵام بابێن بەشێک لەو یاریانە تاقیکەینەوە بە تایبەتی یاریەکانی پلەیستێشن یەکی زۆر حەز دەکەم ببینم زانام کوواڵەتیان چۆنە یاری تێکن دوومان هەیە کە لەسەر پلەیستێشن یەکی کاتی خۆی بەردەست بوو ئێستا کرایتە سەر پلەیستێشن پلەسی نوێ ئۆکێ یەکسەر دەتوانی بە ئێستا زیاترتان باز دەکەم بە ئەوەی سکی بکەین ئارکەید مۆد ئۆپشن مۆد پراکتیس مۆد بە مۆد بە پراکتیسی گەمە بکەم لەبەرەوەی بەڵۆ یاری بکەین یان بە هیچ هاچی یان بە کینگ ئۆکێ دەمێت کینگی بینم بەرامبەر بە کۆمپیوتەری بەڵی یاری تێکن دوو ئەڵڵا بەخوا خۆشە ئەو وەختەی زۆرە ناو تێکن دوی بەسەر دەبم ئەوە لەگەی زانێ یاری کلاسیکە و حەزیشم لێ ئۆکێ گە ستارتی دابگرین لەسەر دوگمەی پلەیستێشن ئەنی ئۆپشن لەسەر پلەی چاریان لە پلەی پێنجی ئەو مێنووی دەکەوە مەسەلەن کاتەکە ناوی یاریەکەی حرەکەیەکت کردێ بەدڵت نییە بەش لە مەرحەلەیەک لە یاریەکەی چوێ پێش بەدڵت نییە دەتوانین ستارتی داگری ڕیوایندی بکەی بگەڕێەوە پاش لە جیاتی سەیڤی هەرچەندە سەیڤیشی هەر هەیە دەتوانین بەجیا سەیڤیان بکەی بەڵام شتێکی زۆر باشە بەڕاستی چکە یاریەکانی پلی یەک و بەتابەتی پلی دوو پلی یەک مەبەستم سەیڤکردنیان زۆر ناخۆش بوو لە مەرحەلەکە عاسێ دەبووی داهاتی و بیدایەتەکەی بیدایەتی و مەرحەلەی زۆر دوور درێژ بوو ئەو ڕیوایندە شتێکی زۆر باش ئەوە لە نیتندۆی وەریانگرتیە هەمان ستایلشیە لە نیتندۆ سویچ ئەو شتە هەیە پێشتر لە ڤیدیۆ باسم کردیان لە سێتینجی visual presentمان هەیە ڤیدیۆمان هەیە کنترۆلمان هەیە visual present سێ زۆر چۆن دەڵێ مۆد بەردەستن لە بۆ کوواڵەتی یاریەکەی دیفۆلت کە تۆزەگە ڕووناکە ڕێترۆ کە خەتە کۆنەکەی تەلەڤیزۆنە سیتی ئارەکان دەینتەوە سەپێتانیشان دەم لەگەڵ مۆدرن تۆزێک وێنەکە پاکتر دەکاتەوە ڕێترۆ کە سەیری بکەین ڕێترۆیەکە وەکو تەلەڤیزۆنی سیتی ئاری کۆنا دەبین خەتی هەیە کە کوواڵەتەکەی تۆزێک وەکو نۆستالژە ئۆکێ جوانە بەڵام ئێستا ناتوانین بۆ شێوازە یاری بکەین بۆیش ئەوە وەکو نۆستالژە دایانە مۆدرنەکە تۆزێک دەبینی تۆ تاریک تۆزە یاریەکەی تاریکەکە چۆن دەڵێ کۆنتراستی زیاد دەکەم بەڵام ئەو شتێک کە من زۆر حەز دێ یاری پێ بکەم دیفۆڵتەکەی خۆی هیچ عیبی نییە تۆزێک ڕووناکترە بەڵام ئیشەکەی دەکات برایتی زیاترە برایت ئۆکێ تقریبا ئەوە یاریەکی پلەیستێشن یەکیە لەسەر پلەیستێشن 5 قەت باوەڕ نەدەکەم ڕۆژێک یاریەکی پلەیستێشن یەک لەسەر پلەیستێشن 5 ئەنجام بدەم محال بوو سۆنی ئەنجامیدا کە دڵخۆشم تەنانەت یاری ڕزدن ئیڤلیشیان دانای ئاڕێیان ڕزدن ئیڤڵ یەک ئۆکێ دەڵێ بەوەی ستارتە ئەوە سەلێکتە لۆگۆی کۆنی کاپکۆن ببینی دڵخۆش دەی بێگومان ڕکلامی یاری ڕزدن ئیڤڵ دایرەکتەر کەتەکەشەوە ئەو کاتی دایرەکتەر کەت هەبووە بە دوو کارەکتەر توانی یاری بکەی بە جیل ڤاڵەنتاین و لەگە کریس ڕێدفیلدی بە کریسی باگەمە بکەین ئەواتینە سینەچکە
زۆر کۆنە زۆر زیاد لە حەد کۆنە وەکو دەبینین کواڵەتی کارکتەرەکەی تۆزێک بەرزتر لە چاو باگراوندەکەی بەڵام لە هەمان کاتیشدا ناتوانین ڕخنەیەکی وای لێ بگرین چکە یاریەکە بەڕاستی کلاسیکە و کۆنە دەبینین دیمەن دەگۆڕدرێ هۆکارەکەش وەکوتم کاتی خۆی لەبەرەوەی کواڵەتی ینی گرافیکی یاریەکان زۆر بەرز نەبووە نەیانتوانی و ئانی گرافیکی پلەیستەیشن 1 زۆر بەرز نەبووە باگراوند دەبا ڕیندەر بە ئۆکەی بێنە سەر یاریی پلەیستەیشن 2 ئەو یاریە ئی پلەیستەیشن 2 Star Wars Racer Revenge بزانین کواڵەتی چۆنە لۆگۆی پلەیستەیشن 2 دێ بزانین کواڵەتی چۆنە وەرتوانین دەستکاری مۆد و شتەکان بکەین یاخودنا ئۆکەی ئەوڕە هەر لە ئێستاوە دەبینم تێکسچەر و شتەکان زۆر باشترە وە کواڵەتی باشترین کواڵەتی پلەیستەیشن 2 هەیە بەڕاستی ینی زۆر خاوێن و پاکە ینی شکلە ئەوەکەیان نەهینیان پلەیستەیشن 2 ئەگەر لەسەر پلەیستەیشن تاقیکەی و تۆزێک پکسلیتی تۆزێک زیاتر دیارە ڕێزۆلوشن زۆر جوانە بەڵام ستارتمان نییە ناتوانین مۆدەکان بگۆڕین ناتوان بکەینە فول سکرین ئەو شتا جنازم دوای زیادی دەکەن یاخودنا بەڵام ئێستا حالیان ئەست پێ ناکەم و نایدۆزمەوە ئۆکەی سۆنی تێگەیشتم گرنگیت پێ نەدایە جارە هیوادارم مەشتر زیاد بکەن ئەو یاریە زۆر خۆش ئەگەر هەستان لێ لە جیهانی Star Wars من کاتکۆ یاریم یەکجار زۆر کردی پێ دەوچێت پۆت ڕێسەر لە ناو دنیای Star Wars سە پلەیستەیشن 2 کات خۆی بەردەست بوو یاریی خۆشە لە بە خۆتان تاقیکردنەوە ئۆکەی پلەیستەیشن 2مان کرد بینە سەر 2K ئەوە بە شێوەی ترایل بەردەستە و یاریە بزانین ئایا بە شێوەی ترایل دەتوانین چەند ساعت یاریەکە بکەین و پێما بە 2 ساعتمان دەداتێ بەڵام ئۆکەی ها ئەگەر دابگری 2 ساعتمانێ ئەگەر ئۆکەی داگرم کاتەکە دێتە خوارێ 2 ساعت دەتوانی یاریەکە تاقیکەوە لە بۆ خۆت WWE 2K22 ئۆکەی ئەوە یاریێکی WWE بەڕۆم ڕێنسی بەرامبەر بیگی گەمەی دەکەم لە مێژە یاریێکی 2K نەکردێ بەڕاستی هیچ لێ نازانم بیر نمایە ئۆکەی یانە شتێک نەبیر مایە باشە ریڤەرساڵی دەزانم چێ لەی شوێنێک دەنووسی چەندمان کاتمایە یان مەسەلەن با یاریەکەی بە تەواوەتی داخین پێمان دەڵێت چەندمان کاتمایە یاریەکە بکەین پڵەی ترایل ساعتێک 52 دقیقە یاریمان کرد ساعتێک 58 دقیقەمان واتە هەر کاتێک لە یاریەکە ڕاوەستی ینی ئەوەندە حساب دەکرێ ئۆکەی ینی 2 ساعت یاریکردن نەک 2 ساعت کە دوگمە یاریکردن داگری دوای قەپاتی ئۆکەی وەختەکە دەرناڕوە یاریی دەستراندینگ دایرکتەر کەتم داڵۆن کردیە بەڵام شتێکی دیکە دەمێت تاقیکەمەوە بەڵام ئینتەرنێتم ئەو ڕۆ زۆر باش نییە نازانم ئینتەرنێت بە کوردستان بەخۆی زۆر خراپە ئەو ڕۆ زۆر خراپە دەمەوێت یاری گارۆڤار تاقیکەم بە شێوەی ستریم دەیکەم بە شێوەی پلەیستەیشن 3 بزانین دەتوانین بچینە ناوی گارۆڤار 2 چون ئینتەرنێتەکەم زۆر خراپە ئەو ڕۆ بەڵام ئینشاڵڵا دەتوانم یاریەکە بکەم Unfortunately, your network delay might be too long for game streaming. Connect a LAN cable and try again. What? Even LAN? LAN cable, man? God damn it. دەڵێ بە LAN لێدا من LANم لێداوە. ئۆکەی ئەوڕە ناتوانین بیکەین بەداخەوە. بەڵام ئینتەرنێتەکە زۆر باش نییە. ئەوەش مشکلی یاری پلەیسەیە کە بە شێوەی ستریمە. مهم لە ڤیدیۆیەکی دیکە بۆتان باز دەکەم کاتێکەوە ئینتەرنێتەکەم باشتر کرد. و هەر یاریش کە دەیکەین بزانین دێتە چێندەر تێرە بەڵێ بەڵ دێتە ئێکوانەش بەڵام دوو ڤێژنی داڵۆن دەکەم پلەی 4 و پلەی 5 کە ئەوە شتێکی خراپە شوێن زیاتر لێ دەگری نامانە دوو ڤێژن داڵۆن دوان یەک ڤێژن داڵۆن بی بەڵام یاریەکانی پلەی 2 تەنیا پۆرتەکانی پلەی 4 توانین بڵێین پلەی 2 ئەو شێوازەیە ئۆکەی یەر کۆلێکشن 290 یاریمان هەیە لەناوەوەی پلەیستەیشن پڵەسیش دێتە ئێرکوانە ئەوانەی لە ڕێگەی پلەیستەیشن پڵەسی وەرمانگرتیە ئەو یاریەکانە کە لە پلەیستەیشن پڵەسی بەردەستە کلاسیک گەیم ئەوە پلەی 3 و پلەی 2 پلەی یەکی دەگرت هەمووی تێدایە پلەیستەیشن پڵەس کۆلێکشنەوە گەلەکە پلەی 5 تێدایە پلەی 5 دەکرێت پلەیستەیشن پڵەس دەبیت بیزیاریەکە دەداتێ وەلیۆز فۆرچنی تێدایە ئۆکەی تقریبان تێگەیشتم یاریەکان چۆنە چۆن نییە بەگشتی چۆنە ژیر شایانی تاقیکردنەوەیە لەوانێ پرسن هاوڕێن ئەگەرە تو پلەیستەیشن 4 هەیە یا پلەیستەیشن 5 هەیە و یاری زۆر نییە مەسەلەن یەکێکی وچی من ئەم یوتیوبەرم دەبی تاقیکەمەوە لێش کڕیتم چاو لە من مەکەن لەبەر ڤیدیۆ دروستکردن دەبی هەمبی بەڵام بۆ کەسێکەوە بیێوێشتێکی وەکو گەیمپاز ئەسە پلەیستەیشن تاقیکاتەوە بێگومان لە ڕۆژ یەکەم یاریەکانی وەکو گارڤ ڕاگنەڕۆک بەردەست نابی بەڵام بە پێی تێپەڕبوونی کات یاریەکان دێتە سەیرکوانە بۆ نمونە تازان دەگیاریمان نیشاندان یاریەکی وەکو مەسەلەن
یاریش وەکو دێستراندینگ دایرێتەر کات کەوا یاریشی نوێی پلەیستەیشنە کە بڵاو کرد دێستراندینگ هاتێکوان بەڵام ساڵێک دو ساڵی دەخایەنی ئینجا دێ واتە مانگانە $10 حساب بکەین خراپ نییە بەڕاستی زۆرێک لە بیاریە زەخمەکانیش تێدایە مەسەلان سپایدەرمان تێ ئەساسن تێ دیمەسۆڵ 2K22 Ghost of Tsushima Guardian of the Galaxy دێستراندینگ مۆرتال کۆمبات هەموو هۆڕایزنە کۆنەکە هۆڕایزن 1 هۆڕایزنی 2 تێدانیە بەڵام بەشەی ترایل بەردەستە God of War کڕوو ئەو یاری گەورەکانن جگەلەوەش 735 یاری مژمار لە پێش چاوتان تێدایە سۆنی وعدی دا 13 مانجی داهات و تۆنە یاری دیکە زیاد بکە بەڵام ڕۆتەیت دەکەواتە یاریانە بەردەوام لێرە نابن یاریە فێرست پارتیەکان مەسەن وەکو سپایدەرمانی لێرە دەمینێتەوە لا ناچی بەڵام یارە ثێرد پارتیەکان وەکو ئەساسنی ئەساسن لەوانە ئەساسن ببینێتەوە لەورە لە ڕێگەی یوبیسۆفت پلەسە بەڵام یاریێکی وەکو بۆ نمونە ڕاستە یاریێکی وەکو پەیدەی نامینێ هەتا نامینێ لۆتل نایتمێر هەتا نامینێ بەڵام وەکو گەیمپاسی عیندە گۆڕدرێ بەڵام یاری تایبەتەکانی خۆی پلەیستەیشن وابەر لەبیرم کە پێتاڵم یاری پلەی 5 تێدا مەسەن ریتۆرنال یاریش تاوای پلەیستەیشن 5 و لە خنوزاریش بەردەستە کە سۆنی یاریێکمان بە خۆڕایی بدات هەچنە من یاریەکەم هەر هەیە بەڵام شتێکی مهمە دەمانداتێ خۆڕایی نییە $120 دەی بدەی ساڵانە بەڵام مانجی $10 خراپ نییە پێم وابی ئەکسترایەکە لە بۆ زۆربەتان زۆر باشە پریمیەمەکە لەوانەیە لە بۆ هەموو خەڵکی نەبی بەڵام ئەکسترایەکە مانجێ دەکە $8 زۆر باشە ساڵی $100 مانجی $8 خراپ نییە گرانە بەڵێ لەچاو گەیمپاسی نەخێر گەیمپاس لە ئەمریکای مانجێ $5 ئەڵتیمەیتەکە لە کوردستان بە 30 دیناری خۆمان دەیکڕین شتێکی باشە بەڵام لە ئەمریکای زۆر گرانە بەڵام لە کوردستان بە 6,000 پێدا دەبێت ئەوەش بە شێوەی ئەکسترا لە کوردستان هەرزانترە پێم وابی 40,000 دینار ڕادەوەستی ساڵانە پلەیستەیشن پلەسی ئاسایی ئەوی دیکەش لەوانەیە ئەکسترا لەوانەیە 70,000 دیناری خۆمان ڕاوەستی کە خراپ نییە لە ساڵێکی 70,000 دینار 350 یاری وەگری خراپ نییە ئەوی دیکەش لەوانەیە بگاتە 100,000 دیناری مانجێ دەکات 10,000 خراپ نییە ئەو پلەیستەیشن پلەسی نوێ بوو هیوادارم ڤیدیۆکەتان بەدڵ ببی ئەو شتانێکی تی گەیشتم بینیم تاقیمان کردەوە ئینشاءڵڵا بەدڵتان دەبی و ڤیدیۆکەتان بەدڵ دەکەم دوگمێن لایک سەبسکرایب لەبیر نەکەن تا ڤیدیۆی دیکە چاوتان ماز دەکەم خوداتان لەگەڵ